وەرزی نوێی یارەکانی خولی نابی کوردستان دەستی پێکرد. یانی پێشمەرگەی سلێمانیش زەنگێکی مەترسی بۆ یانەکان لێدا و بردنەوەیکی گرنگی لا نێو یاریگای خۆی بەدەستێنا. لا یەکێک لا یارەکانی هەفتەی یەکەمی خولی نابی کوردستان پێشمەرگەی سلێمانی میوانداری لانی ئاراراتی پیرمام کرد. یاریگای فەرماندەی هەردوویانی پێشمەرگە و ئارارات و ڕوبەڕوو یەکبوون و گێمیەکەمیش بە سوودی یانەی خاوەن یاریگا با کۆتات. لەگەڵ دەستپێکردنی یارەکە یارزانانی پێشمەرگەی سلێمانی بێرشکردن دەستیان باری کرد و بە 3 گۆڵش بە خێراتنی تیپی میوانیان کرد لە خوڵەکانی 4 و 12 و 41 لا ڕێگەی سیڤان عومەر 2 گۆڵ و دڵشاد حەمەڕەشەوە. گێمیەکەمی ژارەکە بە ئێستری بەخۆ بینی و هەرچەندە لە خوڵێکی 61 ئەمیر ڕەزا گۆڵێکی بۆ ئارارات تۆمار کرد، بەڵام جارێکی دیکانی خاوەن یاریگا توانی بۆ 4ەم جار تۆڕی گۆڵ یا لە میوانەکەی بەژێنێت لە خوڵێکی 69 لا ڕێگەی دڵشاد حەمەڕەشەوە کە گۆڵی دووەمی خۆشی بوو لە یارەکەدا. لە کۆتاییش دارەکە بە 4 گۆڵ بەرامبەر با گۆڵێک لە بەرژەوەندیانی پێشمەرگەی سلێمانی کۆتایی هات و یەکەم 3 خاڵیان بەدەستێنا.